ڕێوڕەسمی یاری کۆتایی تیپە ملیەکانی کۆیە لە خولی فەرمی پلەدووەکان لا سەر ئەرچی بۆردی وەرزش و لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئامادەبوونی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی و لێپرسراوانی حکمی و ژمارەیەکی بەرچاو لە هاندەران و شەیدایانی تۆپی پێ هەردوو تیپی بەفری قەندی و لاوانی برایان گەیشتنە یاری کۆتایی. لە چوارچەوەی کار و چالاکیەکانی بۆردی وەرزش و لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ هاتینە شاری خۆشەویستی کۆیە، قەزای کۆیە و خزمەتە و هەم لەپسراوی مەڵبەندی کۆیە کاکە بوزێت و قایمقامی کۆیە و هەواڵانی وەرزشوان و کادیرانی سنوودی کۆیەدا بووم و خۆتان دەزانن ئێمە لە چوارچەوەی ئەم کار و چالاکیانەی کە بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستمان پێ کردووە هەوڵدەڕین هەموو ناوچەکانی کوردستان لەزاخۆ بۆ خانەقین بە ناوچەدا مراوەکانیش بەسەر بکەینەوە هاوکار بین بۆ کردنەوەی خول، هاوکار بین بۆ نێژنی کەم و کوڕیەکان. یەکەم ساڵە 2020 کە خولی پلەدوو بەڕێوە بەرین. سەرەتای خولەکەمە چەند ڕێنمایەکماندا هەموو تیپەکان و توور پشمان لۆکردن و هەشتی بوون بە دوو دۆڕا و خولەکە بەڕێوە چوو. ئێستاش گەیشتنە یاری کۆتایی خولەکە بە سپۆنسەری بەڕێز کاک ئارام قادر خەباتە لێپسراوی بۆردی وەرزش و لاوانی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاسی دەکەین لێرەوە وەکو لیژنەی مەملەکانی کۆیە کە هاوکاری کردوین. لەگەڵ دەستپێک ئازبەرزی هەردوو تیپ دەبیندرا بەڵام زۆری نەخایاند لا نیوەی جێمی یەکەمی یاریەکە کوڕە یاریزانانی بەفری قەندی هێز و توانای خۆیان نیشاندا و توانیان با تۆمارکردنی دوو گۆڵی خاوێن ئەو جێمە کۆتایی پێبێنن. لا جێمی دووەمدا یاریزانانی تیپی لاوانی برایان هەوڵی زۆریاندا دیدارەکە یەکسان بکەن بەڵام سەرجەم هەوڵەکانیان شکستی هێنا و سەرنجام تیپی بەفری قەندی توانی ببێتە خاوەنی نازناوی خولەکە و بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر با گۆڵێک سەر بکەوێت بۆ پلەیەکی تیپە ملیەکانی کۆیە. ئێمە وەک تیپی برایانی کۆیەکە بەشداریمان لە خولەکرد بۆ یەکەمی ساڵ توانیمان ئاستێکی باش پێشکەش بکەین و بکەین یاری کۆتایی کە هەوڵمان دووبوونمان زۆردا بۆ بەشداریکردمان مهمەوە نەبوو کاسەکە بەرن بەرک و ئەوە بوو بتوانین چێژ بە هاندەران ببەخشین. ئێمە وەکو تیپە ملیەکانی شاری کۆی ئێمە وەکو بەفری قەندی وەرزشی بەفری قەندی بەشداریمان کردی لەو دەورەی پێ خۆشحاڵین. پلە دوینە ئیشاڵەوە یاری کۆتایی یەسەر کۆتین بۆ پلەیەک بۆ ساری داهاتوو ئیشاڵە برایانی تیپەکانی کەشمان سەر دەکەون. لا دواوێزگەی یاریەکەش لەلایەن ئامادەبووانەوە خەڵات و دیاری تایبەت پێشکەش بە یاریزانان و تیپە سەرکەوتوەکانی خولەکە کرا. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.